خۆشحاڵم کۆرسێکی تر دەست پێ دەکەین تاوان ئەم کۆرسە وەکو کۆرسەکانی تر نابێ ئەم کۆرسە لە شکڵی وانەوتنەوەی محازەراتا دەبێ بۆ دەرسە وەکو شتانێکە دەبێ فێری ببین ینی فێربوون تەمرینە بۆچی چونکە خۆی لۆجیک کە ئێستا ئێمە بابەتی کۆرسەکەیە لۆجیک وەکو بیرکاری وایە وەکو نەحو وایە ڕێزمان وایە ئەمە تۆ دەبێ فعلەن فێری بیت و هەر کاتێک تۆ منطقی ئەرسطۆ دەخوێنیتەوە بۆ نمونە شیکاریە یەکەمیەکانی دەخوێنی شیکارکاری یەکەم کە باسی قیاس دەکە ئەوەی کە دەخوێنیتەوە لەوێ تێدەگەی کە ئەم مەوزوعی هەندەسە و جەبر و زۆرێک لەو شتانە لە منطقی ئەرسطۆوە دەستیان پێ کردووە کاتێکە دەچیت سێر دەکەی بە ئەو بە ئەلف و با قسە دەکا ئەو گۆڕینی فەرەزەندەکان بە دروستکردنی زمانێکی ماتماتیکی لەناو منطقە ئەگەر بۆ نمونە ئەگەر ئەلف با بێت باش جیم بێت کەواتە ئەلف جیم ئەمە هینە ئەمە لە بریدانان و ڕاضیاتە حسابە زۆرەکە لە حسابێکی هەندەسیە لەبەرەوە منطقەکە دەبێ فعلەن وەکو دەرس بیخوێنین منی شەڵ دەدەم لە وەکو دەرس وەکو محازەرات بێ لەمەوە لێرە نەک وەکو کۆرسەکە چونکە تێکستێک بۆی قسەمان لەسەر دەکرد و ڕۆشن دەکردەوە بۆتان و دواتر خۆتان دەبایە لەگەڵ تێکستەکە مامەڵە بکەن و ئەوەی کە تێگەیشتنی خۆتان ئەمەیان هێن بۆ ئەوەیان هێن ناکرێ ینی زانستێکی زانست نییە بە معنای تەکنیکیەکەی فەلسەفە خۆی زانست نییە بە معنای تەکنیکەکەی بەس بەشێکی هەیە بە ناوی لۆجیک ئەمەیان تەکنیکی دەبێتەوە لێرە فەلسەفە لێرە دەبێ ئێمە فعلەن کە تەکنیکی دەبێتەوە دەبێت بە هەمان میتۆدی زانستەکان نەمەش مامەڵی لەگەڵکەین نەک بە ئەو میتۆدەی کە لە فەلسەفە ئێمە ئێتیمانی پێ دەدەین لەبەرەوە شێوازی ئەم کۆرسە جیاوازە لە دوو کۆرسەکەی تر قڕۆنی وستا لاهوتیەکان و سەدەی ناوەڕاست وەکو تۆما ئەکوێنی و قەدیس ئەنسلم و ئۆگستینا پێشترەوە ئەوانە احتیمادیان خستە سەرە و تەرجەمانە ئەوەی بڵێن کراوە بە عەرەبی و احتیمادیان خستە سەر شەرحەکانی ئێوەن ڕوشد و شەرحەکانی فارابی و ئیبن سینا و ئەوان و لێوەوە فعلەن فەلسەفە بە شکلێکی ڕاستەقینە دەگوازێتەوە بۆ ئەوروپا لەبەرەوە تێکستێکە وەکو بڵێ تەرجەمەکردن دوای ئەو تێکستە لەوانەیە هینێک نەبێت بۆچی چونکە تەرجەمەی ئەم تێکستە بەرهەمێکی زۆری لێ کەوتوێتەوە هەر لەوەشەوە لەوانە عەبدوڕەحمان بەدەوی کە خۆی لە یۆنانیەوە تەرجەمەی مەسرحیاتەکانی هینی کردووە سۆفۆکلیس ینی یۆنانیەکی باشی زانیوە شەش حەوت زمانی زانیوە عەبدوڕەحمان بەدەوی خۆی لە مقەدمەکە باسیەوە دەکات کە ویستم تەرجەمەیکەم دواتر ئەو وێنەم بینی ئەو تەرجەمە کۆنە هەستم کرد تەرجەمەکە ئەوەندە ورد و دەقیقای تر من هەستم کرد تەرجەمەکەی من باشتر نابێ وەکو لەو تەرجەمەیکە هەیە لەبەرەوە ئەوەم هاتم ئەوەم تەحقیق کرد لەبەرەوە تەرجەمەیەکی ئەساسیە لە ڕاستیە و من هەست دەکەم تەرجەمەیەکی زۆر باشتر بێ لەو تەرجەمانەی کە کراوە بۆ ئینگلیزی و بۆ زمانەکانی تر بۆچی چونکە فەترەکەی تا حەدێک نزیکە و تەرجەمەکەش دقەتێکی زۆری تایە ینی لەبەرەوە فعلەن قورسەکەشی لە دقەتەکایەتی کە دەخوێنیتەوە ئەوانەش عەرەبی باش دەزانن زۆر ناتوان سەیتەرە لەسەر زمانەکەی بکەن یان پێویست بە شەرحە بۆچی چونکە عەرەبیەکەی زۆر بە کورتی و هەوڵی داوە بە کەمترین و شەش شتەکان بگەێن چڕی کردنەوە ئەوە تەمان تێکستەکەیە تێکست مەقولات کتێبی یەکەمی لۆجیکە تەمان دوای مەقولات لە عەرەبیەکە پێ دەوترێ عیبارە کتێبی دووەم دەکە عیبارەیە کتێبی سێم اینجا مەوزوعی قیاسیە کە تەحلیلاتی یەکەمە ئێمە ئێستا کتێبی یەکەم دەخوێنین گوتەکان
یا عفوا وتراوەکان ئەو توخمە ئەساسیانن کە لۆجیک لەسەریدا دەمەزرێت. تاوان توخمە ئەساسیەکانی ناو لۆجیکیش لەبەرەوەی لۆجیک ڕەبتی بە وتنەوە هەیە، ئەو توخمە ئەساسیانن کە لە وتنە کە لە وتنێکی لۆجیکیان. تاوان هەموو وتنێکی ئێمە لۆجیکی نییە، بەو معنایە نالۆجیکیە، دژە لۆجیکە، ینی ئەنتی لۆجیکە، نالۆجیکیە، ینی هەموو وتەکان ناکەونە ناو لۆجیکەوە، هەندێک لە وتەکان دەکەونە ناو لۆجیکەوە. تابەن ئەو گوتنەی کە نالۆجیکیە بۆ معنای دەڵێ نالۆجیکیە، ئەمە جیاوازە، ینی ئەمە چی تایە؟ خەلەلێکی لۆجیکی تایە. ئەمە نە، ئەمەیان پارادۆکسە لەگەڵ لۆجیکە، ینی دژە لۆجیکە. بەس ئەوی تر خۆی گوتەکان هەموو وتنێک ناکەوێتە ئەو جۆرە لە وتن نییە کە لۆجیک مامەڵەی لەگەڵ دەکات. جۆرێکی تر لە وتنە دەیە لۆجیک مامەڵە لەگەڵ وتنانە ناکە. ئەمە زانستێکی تر مامەڵەیان لەگەڵ دەکات، وەکو زانستی خوتبەدان، وتار، شعر، ئەمانە. بۆ نمونە ئێستا تۆ کە دوعا دەکەی یا شعرێک دەڵێ، ئەمە جملەی لۆجیکی تیان نییە. بۆچی؟ چونکە جملەی لۆجیکی دەبێت چی تیا بێت؟ دەبێت حکمی تیا بێت، حکمدانە لەسەر شتە. فەرزان تۆ دەڵێی پیاوەکە زیندووە، یا دەڵێی مرۆڤ زیندووە، یانی چی؟ یانی حکمێکت داوە لەسەر مرۆڤ بەچی؟ بە زیندوویەتەکەی، یانی شتێکت داوەتە پاڵ. طبعا مۆزوعی کاتیگۆریا هەر لە تۆمەتبارکردنی محکەمەوە هاتووە. کاتێک تۆ شتێکی بۆ هەڵدەبەستی، کەسێک تۆمەتبار دەکەی بە شتێک، فەرزەن دەڵێی تۆ لە محکەمە دەچی شکات دەکەی، دەڵێی ئەو کەسە دزە، ئەم جملە چییە؟ ئەمە حکمە، تۆ شتێکت داوەتە پاڵ ئەو کەسە، حکمت کردو، حکمێکت لەسەر ئەو کەسە داوە، ئەو کەسە دزە. طبعا ئەگەر فەرزەن دەڵێی بەفر سپیە لەگەڵ ئەوەی ئەو کەسە دزە، هەردووکیان چین؟ هەردووکیان حکمن. کە تۆ دەڵێی بەفر سپیە یانی چی؟ یعنی حکمت داوە لەسەر بەفرەکە بەوەی کە سپیە. دەڵێی فلانە کەس شێتە، ئەمە حکمت داوە لەسەری بە شێتیەتی. دەڵێی فلانە کەس عاقڵە، ئەوە حکمت داوە لەسەری کە عاقڵە. دەڵێی فلانە کەس هیچ نازانێ، ئەوە حکمت داوە لەسەری کە نەزانە. دەڵێی فلانە کەس دەزانێ، ئەوە حکمت داوە لەسەری کە زانایە. بە معنایەکی تر ئەگەر ئێمە ڕۆژانە لە قسەکانی خۆمان ورد بینەوە کە ڕۆژانە دەکەین، لەناو چیین؟ لەناو حکمدانین، حکم دەدەین. بە تایبەتی ئێستا هەموو قسەکردنێک حکمدانە. لە تەلەڤیزیۆنەوە ئەوانەی کە قسە دەکەن هەر حکم دەدەن، شتێک نییە بە ناوی تەحلیل و شیکردنەوە، شتێک نییە، ینی شتەکان بۆ تێگەیشتن نین، بۆ حکمدان. وە لێرەوە ئەو وتراوانەی کە دەکەونە ناو سەر بە حکمدان، سەر بە لۆجیکن، لۆجیک سەر بە زانستی لۆجیکن، دەکەونە ناو بواری لۆجیکەوە، لۆجیک دەتوانێت شیان بکاتەوە، جیاوازن لەو وتانەی کە لۆجیک شیان ناکاتەوە، چونکە حکمیان تیانی. فەرزان نزاکردن، دوعاکردن چییە؟ حکمی تیانی. شعر لە خۆیان وەکو شعر حکمی تیانیە بە معنای لۆجیکیە. هەیە وەسفە، حکم نییە. بەڵام کە تۆ دەڵێ بەفر سپیە، ئەمە چییە؟ ئەمە حکمت داوە لەسەر بەفر بە شتێکت خستووەتە ئەستۆی. ئەوانیا من لە ئەستۆ نان بەکاردێن، لە جاتی عەرەبیەکە حەمل بەکاردێن، ینی شتێک بار دەکەی لەسەر شتێکی تر، بار دەکەی لەسەر. بەس لە کوردێکە خۆی لەبەرەوە ئەم مۆزوعە لە یۆنانیەکە لە هینەوە هاتووە، تۆمەتبارکردن و ئەوەی کە ڕەبتەوە بە محکەمەوە. ئێمە وشەیەکی کوردی گونجاومان هەیە بۆ ئەمە لە ئەستۆنان، ئەڵێ لە بە شتێکی دیژەیە لە ئەورامی، ئەڵێ
ئەو گوناحە لە سۆرانیشایە لە ملی تۆیە ئەوە لە ملی تۆیە ئەمە تەوان جیاوازە لە تۆمەت ینی گوناحێک ئەو کەسە هەڵی دەگرێت بەڵام لە هینا دەڵێن گوناحی لە ئەستۆی تۆیە ینی ئەو کاتە چی دەکەیت تۆ شتێک دەدەیتە لە ئەستۆی کەسێک دەنێ هینەک باری دەکەی لەسێر لە عەرەبیەکە حامل و مەحمول بەکارهاتووە حامل ئەوەیە بارەکە هەڵدەگرێت مەحمولیش ئەوەیە بارەکە بار دەکرێت لەسەری یعنی لەسەر ئەوەی کە بینە لە کوردیا دەتوانین ئەگەر حامل و مەحمولەکە تەرجەمەکەی بار کراو ئەو شتەیە کە باری دەکەی لەگەڵ بار لێ کراو بار لێ کراو ئەوەی بارەکەی لێ کراو بەڵام لە ئەستۆنانەکە ئەس دەکەم دقیقتر بێ بۆ ئەمە تۆ شتێکت لە ئەستۆی شتێک ناوە کە تۆ دەڵێ بەفر سپیە ینی سپیەتیت لە ئەستۆی چی ناوە بەفر ناوە کە تۆ دەڵێ مرۆڤ زیندەوەرە ئەوە زیندەوەرت لە ئەستۆی چی ناوە لە ئەستۆی مرۆڤ ناوە کەواتە لۆجیک زانستێکە جۆرێک لە وتەشی دەکاتەوە کە چیتیایە حکمتیایە کەواتە ئەو وتانەی کە حکمیان تیانە ئەوە چییە ئەوە لۆجیک شیان ناکاتەوە ناکەونە ناو لۆجیکەوە بۆ نمونە تۆ دەڵێ من دەچم بۆ بازار ئەمە چییە حکمیتیایە ئەمە حکمیتیانی ئەمە خەبەرە بەڵام تۆ دەڵێ فلانە شت دەڕوات ینی ڕۆشنیتیایە جوڵەیتیایە دەجوڵێت جوڵاوە فلانە شت جوڵاوە ئەمە چییە ئەمە حکمت داوە فەرزەن دەڕوات باهیم بە ڕۆشتن بەکاربێنین ئەو شتانەی کە دەتوانن بڕۆن لەگەڵ ئەو شتانەی کە ناتوانن بڕۆن بۆ نمونە بەردێک ناتوانێت بڕوە بەڵام مرۆڤێک دەتوانێت بڕوە کۆترێک دەتوانێت بڕوە مارێک دەتوانێت بڕوە ئەمانە دەتوانن بڕۆن شتانێک گەیان دەتوانن بڕۆن شتانێکی شەیە ناتوانن بڕۆن ئەو کاتە تۆ دەڵێ فلانە شت شتانێکی شتێکە لەو شتانەی کە دەڕوات نەک ئەوانەی کە ناتوانن بڕۆن ئەوانەی توانێت ڕۆشتنیان هەیە ئەوانەی توانێت ڕۆشتنیان نییە لێرە قسەکە چییە حکمە بەڵام کاتێ من دەڵێم من دەچم بۆ سلێمانی بە هاوڕەکەم دەڵێم سبەینە دەچم بۆ سلێمانی ئەمە چیتیانە حکمیتیانە کەواتە ئەم ڕستەیە ئەم گوتنە وتنە نەک ڕستەیە ڕستە تو لە ڕێزمانە بەکاری دێنی لە لۆجیکا وتن دەبێڵێ ئەم وتنە نەک ئەم ڕستەیە ئەم وتنە چونکە لۆجیک لە وتراوەکان دەکۆڵێتەوە لەوە دەکۆڵێتەوە لەو جۆرە لە وتن دەکۆڵێتەوە کە حکمدانە و ئەم جۆرەش لە وتن کۆمەڵێ وتراو پێکی دەهێنن ئەو دێ ئەو وتراوانە جا دەکاتەوە ئەمەیان چییە و ئەوەیان چییە و چۆن ئەمانە پێکەوە چی دروست دەکەن حکمەکە و وتنێک دروست دەکەن کە حکمی تایە جا لێرە وابزانم شتەکە ئێستا ڕۆشن بوویەوە بۆتان یەک ئەوە بزانن کە لۆجیک لەو وتراوانە دەکۆڵێتەوە لۆجیک خۆی زانستێکە کە لەو زانستانەی کە لە وتن دەکۆڵێتەوە ڕێزمانیش وتمان ئەویشە ڕێزمانیش لە وتن دەکۆڵێتەوە بەڵام لێکۆڵینەوەی ڕێزمان لە وتن جیاوازە لە لێکۆڵنەوەی لۆجیک لە وتنەکان هەر لەبەر ئەوەی ئێمە لە ڕێزمانە دەڵێن ڕستە بەڵام لە لۆجیکا دەبێ بڵێن وتراو وتە بۆ ڕستە وتە بەکاردێنی لەولا ئەو پێگاتەکانی پێی دەڵێن وشە فەرەزن لێرە وتراو هەیە دەرجاتی وشە تەبان وشەش ئەرستۆ وشەشی بەکارێ ناوە بەڵام وشە بۆ معنایەنە کە لە ڕێزمانە ئێمە خوێندومانە کە وشە هەموو ئەو وێنانە دەگرێتەوە هەر وتراوێک دەگرێتەوە کە معنای هەبێ یا وەزیفەیەکی هەبێ ئەرکێکی هەبێ ئەمانە وا پێناسێ وشەکراوە اینجا دواتر وشەکانیش پێناسە کراون بەوەی لێبدرا و ئاوێتەوە فلان و ئەمانەیان هەیە و لەلایەکەوە وشەکان ناو و ئاوەڵ ناو و ئەها چیان هەیە کار و ئەمانەیان هەیە تەمان لە منتەقیشا چییە جۆرێک لە دابەشکردن هەیە بۆ ئەم جۆرانە لە وتراوە ئێستا ئەوەی کە
زانیتان ئەوەیە یەک لۆجیک لێکۆڵینەوەیە لە چی لە وتراوەکانمان کە ئێمە ڕۆژانە دەیڵێن بەڵام ئەو وتراوانەی ئەو وتنانەی کە ئێمە ڕۆژانە دەیڵێن هەمویان چینین هەمویان بابەتی لۆجیک نین تەنها کامانەیان بابەتی لۆجیکن ئەوانەیان کە حکمیان تایە حکمدانیان تایە کەواتە لۆجیک لەو گوتنەی ئێمە دەکۆڵێتەوە کە چی تایە کە حکمی تایە لۆجیک لەو وتانەی ئێمە دەکۆڵێتەوە کە حکمیان تایە ئێستا ڕۆشنە کەواتە ئێستا بابەتەکە ڕۆشنە زانستەکە ڕۆشنە زانستەکە لە ئەو وتەگەلە دەکۆڵێتەوە کە ئێمە ڕۆژانە وەکو حکمدان لەسەر شتەکان دەیان لێین ئێمە ڕۆژانە قسە دەکەین ئەو قسانەی کە دەیکەین جۆرا جۆرن بۆ نمونە قسەمان هەیە خەبەرە قسەمان هەیە حکمە قسەکان جۆرا جۆرن منطق لە جۆرێ لە قسە دەکۆڵێتەوە بۆ نمونە ئێمە کەس شعر دەڵێن ئەوش قسەیە کەسێک خودبە دەخوێنێتەوە ئەمە قسەیە ئەمانە هەمووی جۆرەکانی وتن کۆمەڵە جۆری جاجای هەیە منطق یەکێکە لەو زانستانەی کە لە وتن دەکۆڵێتەوە بەڵام لێکۆڵینەوەی منطق لە وتن تەمان ئێستا ڕێزمانی شەر لەبارەی وتنەوەیە قەواعیدەوەی کە نەحو سەرف و ئێستا لە بواری زمانە مەجالی جاجا کراوەتەوە وە زانستی تازان هەمووی لەبارەی چیەوەن لەوە دەکۆڵنەوە ئەم وتنانەی ئێمە کە دەیڵێن ڕۆژانە لەگەڵێکە ئەمانە چین چییە ئێمە تەبان فێر بووین بە منداڵی فێری زمان بووین و بەکاری دێنین بەبێ ئەوەی بزانین ئەمەی بەکاری دێنین چییە لۆجیک یەکێکە لەو زانستانەی کە لەم وتراوانە دەکۆڵێتەوە بەڵام لە جۆرێک لە جۆرەکانی وتراوە بەڕەزان ئەرستۆر خۆی شعرناسی هەیە شعرناسی ئەوش لە وتراوێک دەکۆڵێتەوە بەڵام ئەم وتراوە ئەو وتراوە نیە کە منطق لێ دەکۆڵێتەوە لەبەرەوە لە سەرەتاوە دەبێت ئێمە بزانین بابەتی لۆجیک کامەیە ینی لە کام وتراو لە وتراوەکان دەکۆڵێتەوە بۆ ئەوەی کاتێک کە بیرمان لە بابەتەکان کردەوە کاتێک لێرە ئەرستۆ شتێکمان پێ دەڵێ یەکسەر ئەو شوێنە حازرکەین لە وتنە ئەو جۆرە لە وتن حازرکەی تاوەکو تێبگەین چونکە فەرەزان ئەگەر من کاتێک ئەرستۆ قسەم بۆ دەکات لەبارەی ئەم وتنەوە وە شتێکم بۆ ڕۆشن دەکاتەوە شی دەکاتەوە ئەگەر بێت و من لە جاتی ئەو وتنەی کە منطق لێ دەکۆڵێتەوە وتنێک بێنم کە شعرناسی لێ دەکۆڵێتەوە یا ڕێزمان لێ دەکۆڵێتەوە شی دەکاتەوە ئەو کاتە من لی تێ ناکەم فەرەزەن کاتێکە کەسێک دێت ڕێزمانی زمانێک شی دەکاتەوە ڕستەیەک دێنێ چونکەوە لە ڕێزمانە هەر یەکسەر دەوتێ ڕستە بەڵام لە منطقا وتن هەیە لەسەر وتراوە لەسەر ڕستە نیە کۆمەلە چەمکی تایە فەرەزەن بکەر و بەرکار و ئەمانە هەیە فاعل و مەفعول و بەمانە ئەم ڕستەشی دەکرێتەوە وە شێوازی شیکردنەوەکە و غایەت لە شیکردنەوەکە جیاوازە ئێستا لە ڕێزمانە هەموو وتنێک دەگرێتەوە بەو وتنانەش کە لۆجیک دەیکاتە بابەتی خۆی بەڵام لۆجیک وتنێکی دیاریکراو بابەتێتی و لێ دەکۆڵێتەوە و پێشتر باسی ئەومان کرد ئەو وتنەش ئەوەیە کە لەناو وتنەکە وتراوێکەیە وتراوێکی تر لەبارەی ئەو شتەوە وتراوە کام وتراوە ئاماژە پێ دەدا و وتراوەکە ئەوەی کە تۆ دەیڵێ دەبێ حکمێکی تیا بێت
يعني لۆجیک لەو وتنە دەکۆڵێتەوە کە حکمە. تۆ دەڵێ ئاو شلە ئەمە حکمێکرد لەسەر ئاوداوە. ئاو شلە، شلەکە حکمەکەیە کە تۆ لەسەر شتێکت داوە ئاوەکەیە. ئەمە ئەم وتنە بابەتی لۆژیکە، بۆچی؟ چونکە حکمی تایە. بەڵام تۆ من خەبەرێک بە تۆ دەدەم، دەڵێم من سبەینە دەچم بۆ سلێمانی، ئەم وتنیان چیتیانە؟ حکمیتیانە. هەواڵێکە من دەیدەم بە تۆ، حکم نەداوە لەسەر شتێک، من دەچم بۆ سلێمانی، من دەچم بۆ سلێمانی، ڕێزمان بۆمان شی دەکاتەوە. بەڵام ئەم ڕستەیە، ئەم وتنە هیچ ڕەبتێکی بەچەوە نییە، بە لۆژیکەوە نییە. ئەمانە دەکەونە دەرەوەی ئەو جۆرە لە وتن کە لۆجیک لێ دەکۆڵێتەوە. کەواتە لۆجیک بابەتەکەی چییە؟ ئەو وتنەیە کە حکمێکی تایە. طبعا لەو جۆرە لە وتنە دائیمە شتێکەیە، شتێکی تر لەبارەیەوە دەوترێت. طبعا ئەوەش لەبارەیەوە دەوترێت حکمێکە لەسەر شتەکە. بۆ نمونە دەڵێ مرۆڤ زیندەوەرە. کە دەڵێ مرۆڤ زیندەوەرە، زیندەوەرت لەبارەی مرۆڤەوە وتووە. و من ئەو جارەکە گەیشتینەوە شوێنت کە دووشت دەیە لە یەکی جا بکەینەوە. شتەکان و وتراوەکان، ئێمە شتەکانمان هەن لەگەڵ وتراوەکانە. یعنی ئەو شتانەمان هەن کە وتراوەکان دەیانڵێن، نیشانیان دەدەن، نیشانی ئێمەیان دەدەن. من کە بە تۆ دەڵێم ئەسب، ئەم وشەیە شتێکت نیشان دەدات، لەناو خەیاڵی خۆتا دەدباتەوە، شتێکت بۆ حازر دەکات لەناو خەیاڵتا. ئیشارەتێکە وەکەوە وایە شتێک بانکات بۆ ناو کوێت، بۆ ناو زەینت. کە من دەڵێم ئەسب، لە مێشکی ئێوە ئەسپێک حازر دەبێت. بەس ئەم ئەسپە لەکوێ بووە؟ ئەم ئەسپە لە ناو شتەکانی ترا کە لە ناو زەینمانایە لەوێ نادیارە، دیار نییە. بەڵام بە وتنی ئەسپەکە ئەو ئەسپە وەکو وایە لە شوێنێکی تاریکەوە بێتە دەرەوە دەرکەوێ و حازر بێ لە لامان. یەکەم ئەرکی وتراو ئەوەیە کە شتێکمان نیشاندا. ئێمە کە دەڵێن سپی، کە دەڵێن بەفر، بەفر یەکسەر شتێک دێنێتە خەیاڵمان کە بە شاخەکانەوەی وە سپیە. کە دەڵێن سپی، ڕەنگێک لە ڕەنگەکان دێتە ناو خەیاڵمان. یعنی لە ڕاو ڕەنگەکانە ڕەنگێک لە ڕەنگەکان بارز دەبێت، ئەوانی تر نایەن، تەنایەکیان دێتە ناو زێنمان و ئێمە لێرەوە تێدەگەین لەوەی کە یەکێک دەڵێ سپی مەبەستی چییە. کەواتە یەکەم وەزیفەی وتراوەکان چییە؟ نیشاندانە. یعنی شتێکمان نیشاندان هەر بە معنای کە ڕۆژانە بەکاری دێنین. من شتێ نیشانی تۆ دەدەم، یعنی چی؟ یعنی ئیشارەتی بۆ دەکەم، دەڵێم ئەوە ئەو شتەیە، سەرنجی تۆ بۆ لای ئەو شتە ڕادەکێشم، ئاماژەی پێ دەدەم. فەرزەن بە ئێوە دەڵێم ئەمە چەرخە، یعنی چی؟ یعنی تەرکیزی ئەوەم برد بۆ کوێ؟ بۆی سەری ئەمە بکەن. ئەم وشەیە طبعا لە زمان ناسییا پێی دەڵێن ئاماژە. ئاماژە بە شتێک دەکا، بەڵام ئاماژە ئەمە ناگەێنەکە، نیشاندان ناگەێنی. وشەکە وەزیفەکەی ئەوەیە سەرنجی ئێوە ڕادەکێشێ بۆ ئەوەی ئەو شتەی کە دەمانەوێ قسەی لەبارەوە بکەین حازر بێت. طبعا وشەی ئیسمیش لەوە هاتووە، لە بەرزیەوە شتێک چۆن بەرز دەکەیتەوە بۆی دەرکەوێت. ینی بەرز دەکەیتەوە یانی چی؟ ینی لەناو کۆمەڵە شتا دەری دێنی نیشانی دەدە، ینی جیای دەکەیتەوە. کەواتە یەکەم وەزیفەکە چییە؟ نیشاندانە. ئێمە یەکەم جار کە شتەکان دەڵێن، یەکەم وەزیفەی وتنەکەمان ئەوەیە ئەو وتراوە شتێکمان بیر دێنێتەوە، نیشانی دەدا لە ناو زەینمانەیە لە دەرەوە. من دەڵێم بەفر، یەکسەر بەفر لە ناو زەین تا حازر دەبێت. کە دەڵێم سپیە، ڕەنگی سپی حازر دەبێت. بەڵام لەناو ئەم ڕستایە بەس بەفر و سپی نییە، شتێکی تر هەیە کە ڕەبتی بینی چی دەکا؟ بەفرەکە و سپیەکە دەکا.
و ئەم ڕەبتەی کە لە بینی بەفر و سپیەکە لە حکومەکەی بنا هەیە لەکوێشە هەیە لە بینی بەفرەکە و ڕەنگە سپیەکە خۆشیە هەیە لە شتەکانە هەیە سپی ڕەنگێکە جیاوازە لە وتراوەکە بەڵام ئەم وتراوە نیشانی دەدا بەفریش شتێکە هەروەکو ڕەنگی شتێکە ئەوی شتێکە ینی دوو شتمانەیە یەکێکیان ڕەنگێکە لە ڕەنگەکان یەکێکیان شتێکە لە شتەکان شتێکی مادیە ئەمانە دوانن بەڵام دوو وتراویشەیە دوو وتراوەیە کە ئەوان نیشان دەدەن ئەم وەزیفەی نیشاندانە بەڵام لە دەستەکەی پێشوەمان باس کرد ئێمە کە دەڵێن بەفر سپیە ئێمە بەفرمان لەبارەی چیەوە وتووە ئەفەن سپیمان لەبارەی چیەوە وتووە لەبارەی بەفرەوە وتووە بەڵام بەفرمان لەبارەی چیەوە وتووە بەفرمان لەبارەی چیەوە نەوتووە سپیمان لەبارەی بەفرەوە وتووە بەڵام بەفرمان لەبارەی هیچەوە نەوتووە یعنی بەسپی حکمی بەفرمان کردووە بەفرمان محکوم کردووە لە چیا لە وتنمانە ئەوانە خۆی بەفر بەبوونی محکومە بەچی بەوەی کەسپی بێ بەبوونی محکومە بەوەی کەسپی بێ طبعا ئەگەر ملاحەزە بکەین لە ناو ڕستەکەشە کە دەڵێن بەفر سپیە ڕێک ڕستەکە پێت دەڵێ بەفر بەبوون سپیە ینی بە زەرورەتی وجودی سپیە بۆچی ئەو ئەیە کە لاخیرەوە بەفر سپیە ئەوە فعلی بوونە ئەگەر بیکەیتە ڕابردوو دەردەکەوە بەفر سپی بوو ئەوە فعلی بوونە یعنی ڕەبتێکی ئۆنتۆلۆژی هەیە لە نێوان چیە وجودی هەیە لە نێوان چی و چیە بەفر و سپیە کەواتە بە حکمی وجود بەفر چیە سپیە تاوان لێرە بەفر و سپی دوو وەزیفەی تریان هەیە ئەمیان وەزیفەی حکمە ینی ئەم سپی حکمێکە تۆ لەسەر حکمکەری ئەوی تریانە بەفرە ینی سپی بەفر محکومە بە سپیەتی سپیەتیەکە چی کردووە حکمی بەفری کردووە کەواتە بەفر چییە حکم کەرەکەیە ئەی سپی چییە حکم کراوەکەیە لێرە بەفر حکم کراوە بە سپی بەفر محکومە بەوەی کە سپی بێت محکومە بە سپیەتیەکە سپیەتیەکە بەفرەکەی محکوم کردووە حکمی داوە بەوەی کە ئەو بێت ئەو ڕەنگە بێت کەواتە لێرە دووش وەزیفەی تر هەیە کاتێک ئێمە دەڵێن بەفر بەجیا و سپی بەجیا ئەو وەزیفانە دەرناکەوە بەڵام کەوتمان بەفر سپیە یەکسەر دوو وەزیفەی تر ئەم وتراوانە هەیەە جگە لە نیشاندانی بەفرەکە وەکو شتێک و سپیەکە وەکو شتێکە وشتیە نیشاندانی سپیەکەیە وەکو حکمکەرێک و نیشاندانی بەفرەکەیە وەکو حکم کراوێک کەواتە کاتێک ئێمە دەڵێن بەفر سپیە لەم وتنا کە لۆجیک لێ دەکۆڵێتەوە چی حزوری هەیە ینی ئەم وتنانە چی وەزیفەیەکی تر دەکەن جگە لە نیشاندانی دووشتەکە پەیوەندیەکەشان دیاری دەکەن کە یەکیان محکومە بەویتریان یەکیان حکمکەرە یەکێکیان حکم کراوە کەواتە لە وتنی بەفر سپیەدا کاتی ئەمە دەڵێن بەفر سپیە ئێمە هەر بەفر و سپیمان نیشان نەداوە پەیوەندیان دوانەشمان نیشان داوە بەوەی کە یەکێکیان حکمی ئەوی تریان دەکا ئەوەی کە حکمی ئەوی تریان دەکا کامیانە بەفرەکە سپیەکە حکمی بەفرەکە دەکا بەفرەکە محکومە طبعا ڕسوە لە کاتیگۆریەکانە لە هەر لۆجیکەکەش ئەمە باز ناکە ئەو تەنها ئەوەندە دەڵێ ئێمە ئەم وتراوە لەبارەی شتێکەوە وتراوە بەڵام بەفر لەبارەی شتێکەوە نەوتراوە ئەو دواتر لەبارەی بابەتێکەوە دەوترێ و یا لە ناو بابەتێکایە و ئەمانە جا دەکەینەوە لە ڕێگەی تەکستەکەەوە لەسەر تا حدێک وە بزانم بابەتی باسەکە ڕۆشن بوویەوە جۆرەکە لە وتراو ئەم جۆرەکە لە وتن عەفوەن ئەم وتنە چەند وتراوێکی تایە و ئەم وتراوانە لە پەیوەندیەکان پەیوەندیەکەش چییە پەیوەندی حکومە حکمکردنە یەکێکیان محکومە بەویتریان یاری دەبێ یەکێکیان محکوم بێ بەویتریان لە وتنەکە تۆ دەڵێ مرۆڤ دوو پێیە
ئەمە حکمی تایە دوو پێ یەک بەت و دوو پێبوونەکە حکمی چیت کردووە حکمی مرۆڤەکەت کردووە دەڵێ گایەک چوار پێەیە ئەمە حکمت داوە لەسەری دەڵێ مرۆڤ گۆیایە یانی ناتقە ئەمە حکمت داوە لەسەر مرۆڤەکە بەچی بە ناتقیەت دەڵێ مرۆڤ عاقڵە ئەمە حکمت داوە لەسەری ئەمانە لەو وتراوانن لەو وتنانن کە منطق لێیان دەکۆڵێتەوە کە ئەم وتنانە چین وەلەوە دەکۆڵێتەوە ئایا چەند ئەم وتنانەی کە ئێمە دەیڵێن مطابقن لەگەڵ چیە لەگەڵ ئەوەی کە هەیە وەلە کوێ ئێمە شتێکمان وت لەگەڵ ئەوە یەک ناگرێتەوە کە هەیە تەمان لێرە لەکوێ ینی لەکوێ حکمەکەمان ڕاستە و لەکوێ درۆیە چ کاتێک درۆ دەردەچێت حکمەکە چ کاتێک ڕاست دەردەچێت تەمان لەناو حکمە ڕاست و درۆ هەیە فەرزە من دەڵێم من سبەی نەدەچم بۆ سلێمانی ئەم قسەیە ناتوانین بڵێ نەرێ ڕاستە یا درۆیە ینی درۆ ڕاستیەکەی هینکەین ئەمە جۆرە خەبەرە حکم نییە لە حکمە مەوزوعی ڕاست و ناڕاست دەردەکەوێت لە دوعا پاڕانەوە نزا گۆرانیات لاوانەوە ئەمانە چی دەرناکەوێت لەبەرەوەی حکم نین چیتیانە ڕاست و درۆیتیانێ وتراوەکە دەڵێم فەرزم کەسێک بە درۆ کەسێک دەلاوێنێتەوە ئەوە نا یعنی ئەوە خۆیەتی درۆ دەکات نەک لاوانەوەکە تۆ وتراوەکان شی دەکەیتەوە نەک کەسەکە ئەرێ کەسەکە خۆی یعنی ئیشک منطق لە وتراوەکە دەکۆڵێتەوە نەک کەسەکە ئەرێ کەسەکە ڕاست دەکا یا درۆ دەکات ئەمەیان چییە ئەمەیان ئیشی سایکۆلۆژیایە ئەرێ کەسەکە ڕاست دەکات یا درۆ دەکات ئەمە سایکۆلۆژیا لێ دەکۆڵێتەوە بەڵام وتنەکەی کە ئەو وتنەی کە لە لاوانەوەکە دەیڵێ ئەمەیان چیە ئەمە حکم نییە ئەمە لاوانەوەیە لەبەرەوە منطق لەمانە ناکۆڵێتەوە کەواتە منطق لە وتراوێک دەکۆڵێتەوە کە وتنێک دەکۆڵێتەوە کە تایە دوو وتراو هەبێ یەکێکیان حکمی یەکێکیان بە یەکێکیان حکم بێت یعنی یەکێکیان حکمی ئەوی تریان بکات جا طبعا موضوعی کاتیگۆری لەمەوە هاتووە ئەم نیشانە دانانەوە و لەگەڵ چی پێکانی تێکگرتنی پێوەلکاندنی لە کوردی شاین دەڵێ هەڵبەستن ینی شتێکی بۆ هەڵدەبەسی ینی پیاە هەڵدەواسی تەبانەمە تۆمەتە کەی دەبێ بە حکم ئەگەر هاتوو ئەمە ڕاست بوو ئەگەر درۆ بوو ئەوە لە ئەستۆگرەکە وەری نەگرتووە لە ئەستۆنراوەکەت لە ئەستۆ ناوە بەڵام لە ئەستۆگرەکە ئەمەی فرەداوە وەری نەگرتووە ئێستا لێرە ئەوە جاکەنەوە بزانن کاتێ باسی کاتیگۆریەکان دەکەین باسی دوو تخمی سەرەکی دەکەین یەکێکیان چییە؟ یەکێکیان شتێکە نیشان دەدرێت ئەوی تریان ئەوەیە کە لەم شتە دەنرێت یەکەم جار دەبێت شتەکە هەبێت جا ئێمە بتوانین حکمی لەسەر بدەین کەواتە ئێمە دوو جۆر دوو وتراومان هەیە وتراوێکیان بۆ نیشاندانە کە کەواتە بەفر بۆچی هێسە کە دەڵێن بەفر سپیە وتراوی بەفر وەزیفەی چییە؟ نیشاندانە ئەی سپیە ئەمەی ئەم وتراوە وەزیفەی چییە؟ حکمدان لەبەرەوە حکمە لەبارەی شتەکەوە دەدرێ یا دەوترێت بەڵام ئەو شتە خۆی لەبارەی چیەوە ناوترێت لەبارەی هیچ شتێکەوە ناوتێت یعنی ئێمە بە بەفر حکممان لەسەر شتێکی تر نەداوە بەڵام بە سپی حکممان لەسەر چی داوە؟ بەفر ئەی وتراوی بەفر وەزیفەی چییە؟ ئەی دەبێت بەفر هەبێت تاوەکو ئێمە بتوانین بڵێین سپیە دەبێت لە ناو شتەکانی ترا بەفر دەربێنین تا بڵێین وەکو وایە لە ناو کۆمەڵی خەڵکە دەبێت یەکێکیان دەربێنین تا بڵێن ئەوە زەکەیە ئەوە زەکەیە جا مۆزوعەکە ئامەیە مەوزوعی لۆگۆسیشە لەوە هاتووە چۆن شتێک لە ناو قەرباڵقێکە نادیارە بەرزی دەکەیتەوە بەیانی دەکەیت و ئاشکرای دەکەیت یعنی وای لێ دەکەی ئاشکرا بێت کە ئەو شتە ئەو شتەیە وای لێ دەکەی ئاشکرا بێت کە ئەو شتە ئەو شتەیە ئەوەی شاراوەیە چی بێت
پەردەی لەسەر داداوە پەردەکەی لەسەر هەڵما ڕێت و دەرکەوێت کە ئەو شتە چییە؟ تامان لێرە حکمی چییە؟ حکمی وجودە. بە حکمی وجود بەفر چییە؟ سپیە. لەبەرەوە وجود لە هەموو حکمێکا چییە؟ حزوری هەیە. تامان ئەرستۆ ئەو ئەیە کە دەڵێ بەفر سپیە ئەو ئەیە فعلی بوونە. تامان بەبێ بوون چی نییە؟ حکم. دەبێ بوون هەبێ اینجا حکم هەیە. جا ئەو ئەم بوونە فەرامۆش کراوە لە تهدیدکردنە، ینی بە توخمێک لە توخمەکان دانەنداوە، چونکە لە مەوزوعی حکمدانا و چی تەنە حساب کردووە شتێکمان هەیە شتێکی لەسەر دەوترێت، بەڵام تۆ سێرکە شتێکمان هەیە، ینی شتێک لە بوونە دەبێت شتێک لە بوونە بێجا تۆ دەتوانی چی حتما دەبێت شتێک هەبێت ینی لە بوونە بێت. ئەگەر شتێک لە بوونانە بێت تۆ دەتوانێت حکمی لەسەر بدەیت. الشرعي حكم ظاهري آخر جا ظاهر لەگەڵ ئەوەی کە هەیە آخر دیارە لەگەڵ ئەوەی کە هەیە دوشتی جیاوازە. آخر ئەوەیە دەڵێم ئەوەی کە هەیە لەگەڵ ئەوەی کە دیارە دوشتی جیاوازە. شت هەیە بەڵام دیار نییە. ئەی لەوەیە مەوزوعی ممکن دێتە پێشەوە. ئەی ممکن فعلا ممکن شتێکە کە هەیە بەڵام چی نییە؟ دیار نییە. شتێکە هەیە دیار نییە. فەرزان تۆ دەڵێ ممکنە ئاسنەکە شل بێ. کاتێ دەتوانی بڵێ ممکنە ئاسنەکە شل بێ ئەگەر ئاسن شل ببێتەوە. ئێستا ناتوانێت بڵێ ممکنە بەردەکە شل بێ. بۆچی؟ چونکە بەر گەرمت کرد دۆخی شلی وەرناگرێت دەتەقێتەوە. بەڵام دەتوانی بڵێ ممکنە ئاسنەکە شل بێ. یعنی هیچ تاکو شلیەکەی دەکرێت شلیەکەی دەرکەوت بکە دەکرێت دەرکەوتیش نەکە. ئاسنەکە تۆ دەبینی ڕقە بەڵام دەزانی چییە؟ شلیەکەی شاراوەیە. دەزانی چییە؟ دەکرێت ئەم ئاسنە شل بێ. لەبەرەوە مەوزوعەکە لە ظاهرانیان لە وجودە. یعنی ئەوەش ممکنە بە جۆرێک لە جۆرەکان چییە؟ هەیە. ئەگەر نەبێت تۆ ناتوانانی لەبارەیەوە بدوێت. یعنی ئەوەی کە دیار نییە بەو معنایە نییە کە نییە. شتانێکەن دیار نین بەڵام هەن. لەبەر ئەوە کاتێک کە تۆ حکم دەدەی لێرە دەبێ بزانی ئەوەی کە دیار نییە هەیە دیار نییە و هەیە لەگەڵ ئەوەی کە دیارە و هەیە جیاوازیان چییە؟ تامان ئەلێرە مەقولەی ممکن و وجوب دێتە ئارام. شتێکەیە نابێت دیار نەبێ، ینی دایما بێت چی بێت؟ دەبێت دیار ناکرێت دیار نەبێت. تامان لێرە وشەی دێتر ناکرێت بەکاردێن دێ ممکنە ئەگەر ئەوەی کە ئەگەریە ئەوە دەماندا تا ناوهێنەوە ناو بە کتێبی سێم کە لەبارەی چیەوەی لەبارەی شیکردنەوەکانەوەی. ئێستا من شیکردنەوەی من دەیکەم بەس بۆەوەی لەوە دوو نەکەوینەوە. ئەوەی کە ئێستا مەبەستم بوو بۆتان باسکەم ئەوەی ئەوەندە بزانن دوو وتراومان هەیە بەڵام وتراوێکیان لەبارەی شتێکەوە وتراوە، بەڵام ئەوەی کە ئەم لەبارەیە وتراوە ئەو شتە خۆی لەبارەی ئەو وتراوە لەبارەی شتێکەوە نەوتراوە. یعنی وتراوێکمان هەیە لەبارەی شتێکەوە نەوتراوە، وتراوێکیشمان هەیە لەبارەی شتێکەوە وتراوە. ئەم وتراوە لەبارەی ئەو وتراوە وتراوە کە لەبارەی شتێکەوە نەوتراوە. ئاخر وتراوێکمان هەیە لەبارەی شتێکەوە نەوتراوە کە وتراوێکی لەبارەوە وتراوە. چونکە تۆ وتراوێکت هەیە ئێمە دەمانێت ئەوە بنکەین. ئاوەکە بەفر نییە. آخر ئاوەکە دەبێت ئەمە ممکنەکەیە دەبێتە بەفر جیاوازە، بەس ناتوانین بڵێ ئاوەکە بەفرە چونکە ئاوەکە بەفر نییە. ئاوەکە دەبێ بە بەفرە. هەتا نەبێ بە بەفر چییە؟ هەر ئاوە.
لەبەرەوە ناتوانین بڵێ ئاوەکە بەفرە بەڵام دەتوانین بڵێ ئاوەکە ساردە دەتوانین بڵێ ئاوەکە گەرمە دەتوانین بڵێ ئاوەکە تەمان هەتا ئاوەکەش گەرم نەبێ ها دەبێت گەرمێکە وەرگێ بەڵام تۆ دەتوانین بڵێ ئاوەکە شلە آخر ئاکام سیفەتە حازرە و کامیان حازر نین ئێستا شری لەگەڵ ئاوەکە بەردەوام چییە؟ حازر ئاوی ڕقەیە ئاوی ڕق خۆین ئاوی ڕق نییە ئاو دایمە چییە؟ شلە کار گۆڕیە تووە دۆخی ڕقیەوە ئێتر ناتوانین بڵێ ئاوەکە ڕقا دەتوانین بڵێ چی بڵێ سۆڵەکە ڕقا تەنان ناتوانین بڵێ بەفرەکەش ڕقا چونکە بەفرەکە چییە؟ ئەکەوتە سۆڵەکە شلە سۆڵی شلەیە نالۆژیکیە بۆ نالۆژیکیە چونکە کە سەهۆڵ بوو نابێ شل بێ کە ئاو بوو نابێ ڕق بێت هانی ئەم دوانە پێکەوە کۆ نابنەوە بەڵام دەتوانین بڵێ ئاوەکە ئەوە مەوزوعی ئێمە لەسەر ئێمە لەسەر وتراوەکان قسە دەکەین لەسەر ئەوە ناکەی قسە ناکەین ئەرێ ئەمە چی ڕوودەدا لە ڕووی فیزیاویەوە تا دەبێ بەوە ئێمە دەڵێن ئەو کاتەی دەبێ بەمە ئێمە دەتوانین چی لەبارەوە بڵین ئەی ئەگەر ئاوا بێ دەتوانین چی لەبارەوە بڵین لەبەرەوە لە ئێستاوە بزانن باسی چی دەکەین کاتێک ئاوە هیچ تاکو نەبووەتە بەفر ئێمە چی لەبارەوە بڵین وتراوەکەمان ڕاستە ئەی چی لەبارەوە بڵین ڕاست نییە فەرەزەن ئێستا ئەوە ڕاست نییە ئێمە بڵین ئاو ڕقا وتراوەکەمان چییە؟ حکمەکەمان چییە؟ حکمەکەمان غەڵەتە ناتوانین بڵین سەهۆڵ شلە بۆچی؟ چونکە حکمەکە لەکوێ ئێمە ناتوانین ئەمە بڵین و لەکوێ دەتوانین بڵین لەکوێ وتمان حکمەکەمان ڕاستە لەکوێ وتمان حکمەکەمان ناڕاستە یعنی درۆیە لە عەرەبیەکە درۆ و ڕاستە صفەت دوو جۆرە صفەتی ذاتی هەیە لەگەڵ صفەتی مۆزوعی بۆ نمونە ئەڵێ ئاوەکە ڕقە ئەمە بەهۆی مۆزوعێکەوە ڕق بووە کە سارد بووە بەڵام کەوت و شلەوە صفەتێکی ذاتیە لێ ناکرێتەوە هەر لە صفاتی ئەسما و صفاتی خوای گەورە وایە بۆ نمونە صفەتی خوای گەورە عیلم زەمانێک نییە کە خوا عیلم لەخوا جیابێتەوە بەڵام تووڕەیی صفەتێک نییە هەموو جارە خوا هەیە کە لە کاتێکا صفەتێکی شەو هەیە صفەتی خوای واتە صفاتەکان دوو جۆرن هەندێکی بەهۆی شتێکەوە ئەکرێن ئەو صفەتێک ئەوە تەبان دواتر باسی ئەوە دەکەین شتێکەیە لە شتێکایە شتێکەیە لەبارەی شتێکەوە دەوتێ شتێکی شەیە لە شتەکەدایە نەک لەبارەیەوە دەوترێ وە شتێکی شەیە نە لەبارەی شتێکەوە دەوتێ و نە لە شتێکیشدایە ئەوە تەمە لە دەستی داهاتوو لەبارەی ئەوەی کە چی لە ناو شتێکدایە و چی لەبارەی شتێکەوە دەوتێ و چی لەبارەی نە لەبارەی شتێکەوە وتراوە نە لە ناو شتێکیشدایە ئەمانەتان بۆ ڕوون دەکەم ئێستا ئەوەی ڕۆشنە بۆ ئەم دەرسەی ئەمڕۆ ئەوەی کە دەبێ ئێوە بزانێت یەک ئێوە زانیتان لۆجیک لە چی دەکۆڵێتەوە لۆجیک لە چی دەکۆڵێتەوە لۆجیک گوتمان لەوە دەکۆڵێتەوە ئەم شتەی کە لێرە هەیە تۆ ئەم شتەی لەبارەوە دەڵێی وەکو حکم چ کاتێک ڕاست دەکەی چ کاتێک درۆ دەکەی چ کاتێک ڕاستە چ کاتێک درۆیە ئەمە لۆجیک لەم وتراوانە دەکۆڵێتەوە لە ڕاستی و ناڕاستی ئەم وتراوانە دەکۆڵێتەوە کە تۆ لەبارەی شتانێک دەیڵێ وەکو حکومدان واشمان ڕوون کردەوە کە ئەو وتانەی لۆجیک لێیان دەکۆڵێتەوە ئەو وتانن کە حکمیانتیایە ئەو وتانەی کە حکمیانتیانە ئەوانە لا ناکەونە ناو لۆجیکەوە نەک نالۆجیکی نالۆجیکی ئەوە نالۆجیکیە فەرزەن تۆ بڵێ ئاو ڕقە ئەمە نالۆجیکیە یعنی شتێکی نامەنتیقیە بە معنایە بەڵام ئەوەی کە دەکەوێتە دەرەوەی لۆژیک دەرەوەی مۆزوعی لۆجیک ئەوە چییە؟ ئەوە شتێکی ترە ینی ئەم وتەیە لە ئەسڵا حکم نییە تاوەکو نالۆجیکی بێت هەر لە ئەسڵا حکم نییە ینی لە ئەسڵا وتەکە خۆی ناکەوێتە ناو لۆجیکەوە چونکە حکم نییە کەواتە ئەوانەی کە ناکەونە ناو لۆجیکەوە دەبێت جیان بکەینەوە ئەوانەی دەکەونە ناو لۆجیکەوە لۆجیکین جیان بکەینەوە لەوانەی کە نالۆجیکین ئێستا ئاو شلە ئەمە چییە؟ بەرداوام ئەوانی کە حکومەکەوە ناو چوارچێوەی لۆجیک ئەو وتەیە کە تۆ دەیڵێ ڕۆژانە لەسەر ئەو جادە ئێستا ڕۆژانە بیر لە خۆتان بکەنەوە کە قسە دەکەم جان ڕۆژانە چەند حکم دەدەن
نەوە هەر شتێک کە باسی دەکەن چییە؟ ئاجا ئاخر ئێستا ئەوە خوایە من تاوانبارەنە ئینە حکم نییە ئینە دوعانێ برای چی وهن ئینە حکم نییە ینی برێک شت هەیە حکم نییە بیکەن کاکە ها هەندێک خێتابا وەسفە ینی کۆمەڵە شت هەیە وەکوتم من دەچم بۆ ئەحمەداوە ئەمە حکم نییە من نان دەخۆم ئەمە حکم نییە واضح ئەمانە چیت ئەمانە کۆمەڵە ئێمە قسەن کە ڕۆژانە دەکەن بەڵام ئەمانە حکم نین بەڵام کۆمەڵە قسەی تریشمانەیە چییە؟ حکمە بەپێ ئەوەی ئەڕستۆ جارە حسابی وتایی بۆ ناکەین بەڵام بەبێ ئەو کارە آخر بەبێ ئەوە چی دروست نابێ وتە دروست نابێ بەبێ کە فرمانێک بوون چی دروست نابێ؟ وتە دروست نابێ بۆچی بەبێ فرمانێ بوون وتە دروست نابێ لەبەر ئەو شتە هەتانە بێ ئێمە ناتوانین چی بکەین ئەگەر لە بوونانە بێ ناتوانین شتێکی لەبارەوە بڵێین وتراوێکی لەبارەوە بڵێین کەواتە ئەم شتە فعلی بوونەکە مەربوتە بەکێوە فعلی بوونەکە مەربوتە بەو وتراوەیانەوە کە لەبارەی شتێکەوە نەوتراوە وتراوێک لەبارەی ئەوە وتراوە ئێستاوە ڕۆشن ئێستا ئێمە زانیمان شتەکانیشان و وتراوەکان هەن وەزانیشمان وتراوەکان دوو جۆرن وتراوێکیان لەبارەی شتێکەوە ناوتێ بەڵام شتێک نیشان دەدا بۆ ئەوەی شتێکی لەبارەوە بوترێ وتراوێکیشمان هەیە لەبارەی ئەوە دەوترێت کە نیشاندراوە وە لێرا ئێمە لە زمانە دەبێ بڵێن وتراوی سپی لەبارەی وتراوی بەفرەوە وتراوە بەڵام وتمان ئەرستۆ دەڵێ وتراوی سپی لەبارەی شتێکەوە وتراوە کە بەفرە وەزیفەی وتراوەکان جیاوازە چۆن وەزیفەی چی جیاوازە وەزیفەی شتەکانیش لە پەیوەندیە لەگەڵێکە جیاوازە سپی لەگەڵ مربوط بە بەفرەوە دوو هێنی جیاوازە هەیە ئێمە ناتوانین دەتوانین بڵێن بەفرەکە سپیە بەڵام ناتوانین بڵێن سپیەکە بەفرە دەتوانین بڵێن سپیەکە بەفرە سپی بەفر نییە بەفر سپیە باشە ئاگر سوور نییە سوور ئاگر نییە ئاگر فەرەزەن سوورە زەردە پرتەقاڵیە چوزانم هەر شتێک لەمانە ینی ئەمی تر دەدرێتە پاڵەوە ینی ئەم شتە بەمە تۆمەتبار دەکرێت دەخرێتە ئەستۆی ئەمە دەخرێتە ئەستۆی ئەو ینی ئەم لە ئەستۆ گرەکەیە بەڵام ئەم لە ئەستۆ نراوەتەیە ئەمە تەبان ئا لێرایتر بەرەبەرە لە چی تێدەگەن لە حامل و مەحمول تێدەگەن حامل و مەحمول دال و مەردول نییە دال و مەردول ئێستا بەفرەکە حاملە سپیەکە مەحمولە ینی حامل و مەحمولەکە لێرە ڕەبتیان بە چێوە نیە بە وترا و شتەکانەوە نیە ینی بە مانایەکی تر بەفرەکە لە ئەستۆی شتێک نەنراوەکە ناوی بەفرە ئەی چییە وەزیفەی چییە ئێمە هەتا شتێک نەنێنەوە بە نیشانە لە ناو کۆمەڵێشتا دەتوانین تیرەکەی تێبگری دەبێت شتێک یەکەم جار لە ناو شتەکانە دەربێنین و بەرزی بکەینەوە نیشانی دەین اینجا دەتوانین چی بکەین بەردەکەی تێگرین اینجا دەتوانین چی بکەین شتەکە لە ئەستۆی بنین ئەبێ ئێمە جارێ بە وتراوی بەفر چی بکەین بەفر لە شتەکانی تر جیا بکەینەوە تا بڵێن تۆمەتباریکەین بەچی بە سپیەتی کەواتە وتراوی بەفر لە بەفر سپیە وەزیفەی چییە وەزیفەی نیشاندان و جاکردنەوەی لە بارەوە وتن نییە حکمدان حکم نییە لە ئەستۆی بندێ چییە نیشاندانە بەڵام کە دەڵێی سپیە چیت کرد حکمتدا لەسەر ئەو شتێکە نیشانتدا کەواتە ئەمیان حکمدانە ئەویان نیشان دانە طبعا ئەرستۆ ئەمەی جا نەکردوەوە ئەوەی یەکەم جار تۆ بۆ ئەوەی حکم لەسەر شتێک ئەوە شتەکە هەبێ جا بتوانێت حکم لەسەر ئەی شتەکە تۆ دەبێت لە ناو کۆمەڵە شتی ترا دەربێنی اینجا
جای کەیتەوە نیشانی بدەیت بەرزی کەیتەوە